داواکارین لە خوای باڵادەست درود و سڵاو بڕشێنێ بەسەر گیانی پاشی پێغەمبەری پێشەوەمان محەممەد صلی الله عليه وسلم و یار و یاوەران و شوێنکەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستان، خوای گەورە لە قورئانە فەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوتەکان ماڵی خوای گەورەن، غەیری خواپەرستی، غەیری خزمەتکردنی مرۆڤەکان هیچ شتێکی تیان ناوترێ و تیان ناکرێ. هەر لە ژێرە و ڕۆشنایە ئێمە وەکو کۆنگرەی ئیسلامی کە بەشێکمان بە ناوی جڤاکی ئیسلامی لە ئەوروپایە، کۆنگرەی ئیسلامی لە هەر چوار پارچەی کوردستانە و بەشێکیشمانە و بەشەی کە لە ئەوروپایە بە ناوی جڤاکی ئیسلامی، کاتێکە گوندی ماونان ئەو وەزعی بەسەرا هات، مزگەوتێک کە بە درێژایی مێژوو مزگەوتیان بووە لە ناو ئاوایەکەیە بووە، وەکو ئەو کەسانەی کە زۆر بەتەمەن ئەجێرنەوەڵێ باو باپیرانمان بۆیان باس کردوین کە چەند جارێکی تر ئەگەر شەپۆل لە حەوشەی مزگەوتەکەیدا بێ، لە حەوشەی خوارەوە ئەجینا وانە بووە لافاو بمانگرێتەوە. و ئەم لافاوەش کە هاتووە بەسەر ئەم مزگەوتەیە بەو حسابە بێ لە نزیکی 300 ساڵی ڕابردووە شتیوانە بووە. بۆیە ئێمە حەزمان کرد و جڤاکی ئیسلامیمان ئاگادار کردەوە ئەگەر ئەو برایانەمان لەوێ چەند ئەتوانن، چەندێک لەبەرچیانایە، چەندێک ئیمکانیان هەیە بتوانن خزمەتی ئەو مزگەوتەی پێ بکەن و بیکەنەوە. و زۆربەی مامۆسایانی تریشمان لە شار و شارۆچکەکانی تریش بانگەوازمان بۆ کرد و هەر کەسە و بە پێی توانای خۆی ئەوەنەی کە توانیوێتی و خێری ئەو کەسانە بنووسێ کە ئەگەر توانی بێتیان دارێ بخەنە سەر بەردێک، بە ڕۆژێک کرێکاری بەشداری بکەن لە دروستکردنی مزگەوتەکە، چونکە مزگەوتانە زۆر گرنگن. بەڵام گرنگتر ئەوەیە کە وەک بە پێی شەریعەتی ئیسلام لە هەر دەیەکە، لە هەر شار و شارۆچکەیەکە ئەو مزگەوتەی کە مێژوویەکی هەیە، برایەتی و خۆشەویستی کۆ کردوتەوە، ئەو مزگەوتە بمێنێتەوە و ئەو مزگەوتە پشتگیری بکرێەوە، ئەو مزگەوتە هەوڵ بدرێ مامۆسایەکی باشی تیا بمێنێ بۆی خەڵکی فێری تاعەت و عیبادەت و دینداری بن. خوای گیان، ئێمە دەستی زەلیلیمان بەرزەکەینەوە، بێدەست و بێدەسەڵاتین، خۆت پشت و پەنامانی، پشتمان بە تۆ بەستووە، هەر کەسێک ناحەزمانە، هەر کەسێک دژایەتیمانەکە، خوای گیان نەخورەکەیت و لە ناوی بەریت، نەک بە کرۆنا بە سەربازەکانی خۆت لە ناوی بەری. خوای گیان داوات لێ یەکەین پشتی ئەم میلەتە بەرنەدەیت، ئەم میلەتە مەزلومە، خوای گیان خۆت فریامان کەوی و سەربەرزی دنیا و قیامەتمان کەیت. ئامین ئامین یا رب العالمین. وصلی الله علی سیدنا محمد وعلى آله وصحبه وسلم. میوانانی خۆشەویست لە هەر کوێیەکە هاتوون بەخێر بێن سەر و سەرچاومان بە ناوی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیل بەخێر هاتنی سەرجەم میوانانی بەڕێز دەکەین بەخێر بێن سەر و سەرچاومان. دەمەوێت لێرەوە سوپاس و ستایشی خۆمان بۆ خوای گەورە کە ئەم دەرفەتەی پێداین بۆ دروستکردنی بنیادنانەوەی ئەم مزگەوتە گەورەیە. سوپاس بۆخوا ئەمڕۆ لەم فتارەدا لەم ئێوارەخوانەدا لەگەڵ ئێوەی خۆشەویستدا هەمومان پێکەوە دەیکەینەوە و دەمەوێت لێرەوە سوپاسی جڤاکی ئیسلامی کوردستان بکەین کە لە ئەوروپاوە هەستیان بە بەرپرسیارەتی کرد و لەوێەوە هاوکاریەکانیان نار بۆ دروستکردنەوەی ئەو مزگەوتە و سوپاسی هەموو ئەوانە دەکەین کە بە هەر شێوەیەک لە شێوەکان تیادا بەشدار و هاوکار ببوون، هەم لە دروستکردنەوەی بە تایبەتیش لیژنەی سەرپەرشتیار کە کاکسامان و کەعازی بوون، زۆر پێوە ماندوو بوون. لێرەوە جارێکی تر بە ناوی هاوسەرۆکایەتی شارەوانی بناری قەندیلەوە بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین و دووبارە سوپاسی جڤاکی ئیسلامی کوردستان دەکەین و خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە. زۆر سوپاس.